کارمەندانی خۆبەخشی تەندروستی لە نەخۆشخانەی هیوا هۆشداری بە حکومەت دەدەن ئەگەر دامەزراندنیان بۆ نەکرێت کۆتایی بەکاری خۆبەخشیان دەهێنن کە ماوەی 8 ساڵە بێدا بڕان لە هەموو کاتێکدا لە نەخۆشخانەکە لە ئەرکدا بوون. مەجبورین کە جێ بێڵین تیاتی 10 ساڵە خۆبەخشە ئیتر توانای نەماوە ماڵ و مناڵی جێهێشتووە هەر چاوەڕ هەیە بەڵێ بێگومان هەشە هەر بەردەوامە چاوەڕێیە. ئێمە سەرەتای گرتبوونەوە ناڕەزایەتیەکانمانە بەڵێ بە تاکیدی ئەگەر جواب نەدرێتەوە کاتە ئێمەش هەڵوێستی ترێ بەڵام سەرەتا ئێمە ناڕەزایی ئەگەیەنی دەنگی خۆمان بڵند دەکەین لە ڕێی مینبەرەکەی جەنابتانەوە لە ڕێی بەڕێستانەوە حکومەت خۆی ئاگادارە زۆر باش لە من و تۆ باشترە زانێ نازام ئەو کاتە قەراری ترە دەین بەڵام تەنها ئەوەیە ئێستا بە دەنگێکی بەرزتر و زڵارتاک و هەموو خەڵکیش بزانێ کێمە معاناتمان هەیە بەڕاستی تجارەوە کۆبوونەوەمان کراوە بەڵێ نیوانە درراوە نەخێر کەس نهاتەوە دەم مافەکان داواکاری مافەکانمانەوە ئێمە سەرەتاییترین هەنگاومان دەست پێ کردووە کە ناڕزاییە هاتوین ئێڵین ئێمە داوای دامەزران نەکەین ئێمە وەکو خۆبەخش نەک تەنها لە دامەزران لە زۆر شتی تر بێبەش بووین ئێمە تەمەنمان تەواو هەڵکشاوە یعنی دوو دێی ترمان ماوە خانەنشینە بین هەمومان مناڵ جێئهێڵین ئێمە بەلایانی کەمەیەکی دوو مناڵ سێ مناڵ بەجێ ئهێڵین باشە سەرەتاییترین مافمان ئەوەیە ئینجازی دایکایەتیمان نییە. ژمارەی خۆبەخشی تەندروستی لە نەخۆشخانەی هیوا 230 خۆبەخشە و داوا دەکرێن بکرێن بە هەمیشەیی و ئەو ماوەی خۆبەخشیشیان بۆ بە خزمەت هەژمار بکرێت. ئەوان دەڵێن لە کاتێکدا دۆخی دارایی باش بوو و پاساوی قەیرانی دارایی نەماوە بۆچی دەبێت ئێمە تەمەنمان بە خۆبەخشی بەڕێ بکەین و هیچ ئاسۆیەک بۆ دامەزراندنمان نەبێت. بەپێویستی دەزانین بۆ بەرەو پێشچوونی زیاتر و خزمەتی نەخۆشانی نەخۆشخانەی هیوا لەگەڵ ئەو گۆڕانکاریە دارایی و کارگێڕانەی ڕوویداوە هەوڵێکی جددیترمان بۆ بدرێت تاکو بتوانین دڵسۆزانەتر خزمەتی توشبوانی خزمەتی نەخۆشانی هیوا بکەین. داواکاریەکانمان لەم دوو خاڵەدا دەخێنە ڕوو. یەکەم دامەزراندنمان بە شێوەی هەمیشەیی کە سەرەتاییترین مافە پێمان بدرێت. دووەم هەژمارکردنی ئەو ماوەیە کە خۆبەخشانە کارمان کردووە بە خزمەت چونکە بە مافێکی سەرەتایی خۆمانی دەزانین. پەیام پەیوەندی بە تەندروستی سلێمانیەوە کرد بەڵام وەڵامی پەیوەندیەکان نەدرایەوە. لە هەرێمی کوردستان نزیکەی 10 بۆ 12,000 کەس لە چەند ساڵی ڕابردوو بڕیاری وەزارەتی تەندروستیان هەبووە وەکو خۆبەخش. لەم ڕێژەیە نیوەی لە پارێزگای سلێمانی بووە و نیوەی زیاتریشیان کەتی تەندروستی حکومی بەڕێوە دەبن. بەڵام بەهۆی بێ ئومێدبوونیان لە دامەزراندن واسێنان بە لێشا و دەستی پێکردووە و ئامادەنین بەم جۆرەی ئێستا بەردەوامی بەکار بتەن. ڕامیا ڕوسمان کەناڵی پەیام سلێمانی.